والله برام سەتی فەرقی کردیا ئەوە ئەمە 3 مانگەبی بۆنەی قەرەنتینەوە ئیشەکەن زەعیف بووە ئێستا بازاریش بوویتەوە کەس پارەی خەرج ناکە لەبەرەوەی مەعاش نییە کە مەعاشیش نەبوو ژێوی خەڵکی بە چا سۆڕێ بە مەعاشیە ئیش نەمایە ناکەرە من لێرانە چێشخانەکانیش ئیشان نەمایە ئەو لەو بەری چێشخانە هەیە لە خوارەوە چێشخانە هەیە دوکاندارەکانی کەش بە هەمان شێوە ئیشەمەش دەگە خەڵکی عەرەبدایە پارێزگاکانیش کەش وەکو سلێمانی دوهۆک ئەوە شات و چۆش نییە ئەگە ئەوانیش بێن فەرقەکی زۆرەکە بەس ئەوانیش نایەن بازارەکە ڕاوەستایە بەریا من 3 کرێکارم لە بەدەستی ئیشەکردن پارێکە زۆریش باش بوو ئەوسار بەخۆ بە کوڕەکە ئیشەکەم تەواو کرێکارەکانیش چوینە مارێ ئەوانیش ئیش ناکەن نەکەلک لە من هەموو مەطعەمەکان ئەگەر 15 شاگردی هەبووە ئێستانێکە 3 شاگرد 2 شاگردی هەیە ئەگە مقارانە بکەم دەگە پارێکە مەسەلەن ڕۆژی نەپێشەم و جەمعان زۆری زیعامە بوو احتیمالە ڕۆژ هەبوو 150 هزار دینارم مەسەلەن ئیش کردبە ئێستا ڕۆژانە بە چاو بۆ هەموو شاندەری ئەوانە 20 هزار 25 هزارە ناکاتە پارێ و بنزینێکە لە ڕوانزێ دێم و لێرەش نانیە خۆم یعنی چیوەن لەو نامینتەوە ئیشەکە زۆر زەعیفە تا برێ زەعیفە لە سەدا هەفتای شوێنە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر کەوتونە دەستوری قەزای ڕەواندز ئەمە شوای کردوکەوە ساڵانە گەشتیاریشی زۆر سەردانی ئەم قەزایە بکاتن بەڵام ئەم ساڵ بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا هەر لە سەرەتای مانجستێ بڵێن بە تەحدیدی لە دەی 3 بڕیاری داخستنی شوێنە گەشتیاریەکان دەرچوو و شوێنە گەشتیاریەکانی ئێمەش پابەندی ئەو بڕیارە بوون و لەو کاتەوە بەداخراوی ماونەتەوە تاکو ئێستانەکەش ڕۆژانی جەژن توانرا بۆ چەند ڕۆژێکی مەحدود ئەم شوێنە گەشتیارانە بکرێتەوە و بەڵام استیفادەیەکی وایان لێ نەکردچوون کە هاتوچۆ نێوان پارێزگاکان وەک پێویست نەبوو وەک خۆشتان دەزانن زیاتر شوێنە گەشتیاریەکانی ئێمە پشت بەو گەشتیارانە بەسن کە لە باشوور و ناوەڕاستی عێراقدێ و هاتنی ئەم ڤایرۆسە بەڕاستی تەئسیری زۆری لە کەرتی گەشتیاری کردێ تەئسیری تەواوی لەسەر گشتکایەکانی ژیان کردی و کەرتی گەشتیاریش بەدەر نەبووە هەر لەبەر ئەمە زیانی 100,000 دلار بەر شوێنە گەشتیاریەکان کەوتووە و هەروەها نزیکی 1000 کارمەندی شوێنە گەشتیاریەکان لە کار نەماون و ئێستا لە ماڵەوەن چاوەڕێیەکەین ئینشاءالله پاش مودێشتر خەڵک هاوکار بێت و ئەم ڤایرۆسە لە مەرحەلەکانی بڵێن تێپەڕاندنی دابین شوێنە گەشتیاریەکان بکرێنەوە چونکە لە سەرەتای مانجی هەفتەوانە مەوسمی گەشتیاری هاوینە دەست پێکاتن ئەمە شەکرێکە ئەم کارمەندانە بگەڕێنەوە سەر ئیش و کاری خۆیان و هەروە شوێنە گەشتیاریەکانیش دەرگای خۆیان بکەنەوە و ساڵانە تا ئەم کاتانە نزیکی 500,000 گەشتیار سەردانی سنووری ئێمەی کردووە بەڵام ئەم ساڵ هیچ ڕێژەیەکی ئەوە تۆمان گەشتیار بوون هاتووە بەو پێیکەوە شوێنەکان داخراون کە شیاوی باسکردن بێتن لێرە ئەمەوێ سپاسی ئیدارەی شنگلبانە و خاوەنی پرۆژەی شنگلبانە بکەم بەڕاستی هەر لە سەرەتای دروستبوونی ئەو قەیران و قەپاتکردنی شوێن ئەوان بەردەوام بوون لەسەر پێدانی موچە بە کارمەندامی شەیەکانیان و هەندێک شوێنی تریش لەوانەیە ینی هاوکاری و کارمەندانیان کرد بەڵام بە شێوەیەکی بڵێم مطلقی هەموو شوێنەکان کرێ و کارمەندیان داوە نەخێرنیان داوە و ئێمە وەکو دەستەی گەشت و گوزاریش لە بەرنامەماندایەکەوە تەسهیلات بۆ کرێی ساڵانەی ئەو شوێنە بکەین کەوا عەقدیان لەگەڵ گەشت و گوزار هەیە وهروها داوا من لە خانوبەرەی میریش کردووە چونکە زۆربەی شوێنەکانیش عەقدیان لەگەڵ خانوبەرەی میری هەیە بۆی هەر هیچ نەبێ بتوانین لە کرێ ئەو 3-4 مانگە یەم ساڵ خۆش بن.